والله ئوستاز خۆی لەم وڵاتە فەن و هونەر بەخێوە ناکە مەجبوری ئیشێکی یەکەمە هەبێ نەک بڵێ دووەم چکە ئێستا هونەر بۆ بە ئیشی دووەم نەک ئیشی یەکەم ئیشی یەکەممان ئەمەیە وڵا لێرە زۆربەی هونەرمەندەکان خۆیان حیمایەن نەک حیمایان هەبێ. من لە گەڕەکی کانسکانم لێرە چاخانەیە کراوەتەوە بە ناوی چایخانەی کاروان کە ئەمە چایخانەی ئەکتەر و دەرهێنەرێکە لەبەرەوەی هونەر ژێوی ژیانی دابین ناکات ناچار پەنای بردووەتە بەر ئەوەی کە چاخانەیە بکاتەوە لەسەر قەتەیە نووسیوێت یەگە پارەشت پێ نییە بە هەدیە بیخۆ واتە دەست و دڵفراوانە لەگەڵیا من ئەچمە لای کارواناوات کە ئەکتەر و دەرهێنەرە سڵاو لێ بێ کاروان ئەی بێتەم لاوە تۆزە لەو دینە دوورکەویتەوە ئەمە لە کێک و کردوتێتەوە وڵا تەقریبەن دە ڕۆژێکە بۆ کار چێکە کردوتێتەوە. وڵای ئوستاز خۆی لەم وڵاتە فەن و هونەر بەخێوە ناکە مەجبوری ئیشێکی یەکەمە هەبێ نەک بڵێ دووەم چکە ئێستا هونەر بۆ بە ئیشی دووەم نەک ئیشی یەکەم ئیشی یەکەممان ئەمەیە. باشە لە وڵاتانە ئەکتەر و هونەرمەندەکان کەسانی دەوڵەمەندن حیمایەیان هەیە بەڵام لێرە چییە؟ وڵا لێرە زۆربەی هونەرمەندەکان خۆیان حیمایەن نەک حیمایان هەبێ بەڕاستی ئەم وڵاتە وای لێ هاتووە یعنی تەسەوڕەکەم لە ئەزەلی شۆهەر وا بوو بێت چکە زۆر قەدری سینەما و دراما نەبووە لەم وڵاتە قەدری هونەرمەندان نەبووە لەبەرەوەی ئێستا هەر بۆ نمونەگە بڕۆیتە ئێران زۆربەی ممەسیلە ئێرانیەکان هەمیان خاوەنی بزنسی گەوری خۆیانن یعنی بزنسی گەوریانێ حیمایانێ سایەقیانەیە بەس لەم وڵاتە گەر ئیشێک نەکەی یا هونەرمەندێک بی باسی هونەرمەندان ناکەم کە لە حەجەکەەوە نزیکن چکە زۆر هونەرمەندیشمانێ وەزعیان باشە و بەردەوامیش لە ژیانی ڕەفاهەتە ئاژین شکال لە کەسێکەوە نزیکن و لە حەجەکەەوە نزیکن. باشە ئەمە چی ئەوان لە حەجەکەەوە نزیکن و جەماعەتێکی لێوەی دوورە؟ بەڕاستێکوێتەوە سەر ئەو کەسایەتی و شخصیاتی خۆی لەوانەوەی کە ئەو شخصە بتوانێت قبوڵیکە من نەتوانم قبوڵیکەم لەهان زۆر هونەرمەند نەتوانێت قبوڵیکە لەبەرەوە هەر کەسێ بە پێی مستەوە و ئاستی خۆی لە ژیانی خۆیەتی. هونەر چی بە تۆ بەخشی؟ وەڵای هیچ نا هیچ ئەگە کات گەڕێتەوەی کەیتەوە بە حیاتی ئەو بفرۆشم و نەر ناکەم هەر ئەو بفرۆشمە سەرجادە چون ئەگەر ئەوان بفرۆشە یاسا خاوەنی شتێکی ترە بووم لەوەی کە لە هونەرا دەستم کۆم. باشە چۆن بوو نەیتوانی ژیانی تۆ دابین کا هونەر؟ بەستەنیا بەس من نییە لەوانە ژیانی زۆربەی هونەرمەندانی داما دابین نەکرد بێ عومەر چاوشێنی داما و هەتا مردیش لە خەڵوەتگەی پیری بوو یعنی بای ئەوەی نەبوو کە بتوانێت خۆی بەخێو کاپی زۆر هونەرمەندمانەیە کە بەو دەردەڕۆشتووە. باشە تۆ خێزانی شێ هونەرمەندە لە بوارەکە کارەکە؟ لای من و خۆم و خێزانم 23 ساڵە خەریکی هونەری هەم 23 ساڵە بەردەوام کاری هونەریمانە بۆ ئیشی هونەریمان کردووە و خزمەتمان کردووە بەڵام بەداخۆ ینی ئەم وڵاتە هی ئەوە نییە کە ئیشی هونەری و خزمەتی تیا بکەین.